لە یادی 127 ساڵی ڕۆژنامەگەری کوردیدا کاری کاتێریز بەکر عەبدوڕەحمان پێشانگایەکی تایبەتی کاری کاتێری کردەوە. لە پێشانگاکەدا چەندین تابلوی کاری کاتێری جیاواز نمایشکران هاوکارمان ڕێژنە ڕزگار دەربارەی پێشانگاکە زانیاری زیاترمانەدات. لە یادی 127 ساڵی ڕۆژنامەگەری کوردیدا خۆشبەختانە لە تەواوی هەرێمی کوردستان و بە تایبەت لە شاری سلێمانی بە چەند چالاکیەکی جۆراوجۆر یادی ئەم ڕۆژە کرایەوە و بەرز ڕاگیرا. لە نێو کۆلیژی هونەر لە شاری سلێمانی پێشانگایەکی تایبەت بۆ کاری کاتێرست بەکر عەبدوڕەحمان کرایەوە و لە نێو پێشانگاکەدا چەندین تابلوی جۆراوجۆری نمایش کرد و ئامانجی ئەم هونەرمەندە هۆشیاریکردنەوەی کۆمەڵگە و تاکەکانی کۆمەڵگەیە. ئەم پێشانگایەش بۆ ماوەی 2 ڕۆژ لە نێو کۆلیژی هونەردا بەردەوامی دەبێت. بیرۆکەی کردنەوەی پێشانگایەکی لەم شێوەیە و لە یادی 127 ساڵەی ڕۆژنامەگەری کوردیدا چۆن بوو لەلایەن بەڕێستانەوە وەک دەزانین کاری کاتر بەشێکی گرنگە لە ڕۆژنامەدا. زۆر سوپاس و بەیانیتان باش، سوپاس بۆ ئامادەبوونتان. بەڕاستی سەرەتا منەبێ پیرۆزبایی ئەم ڕۆژە بکرم بۆ بەرزڕاگرتنی ئەم ڕۆژە بیرم لەم پێشانگایە کردوانێ. ئەلبەت لەو کاتەشدا تۆ ئەو شتێکە گرنگە ئەمڕۆ کە پێویستە بیل لەو شتانە ئەکەیتوانێ کە بە شێوەی کاریکاتێر پیشیانە بدەیت. لەم ڕۆژە ئەوەی کە من بیرم لێ کردوتەوە بەڕاستی بەداخەوە لە دوای 33 ساڵ لە حکومڕانی دەسەڵاتی خۆمان ئێشتا کۆمەڵە کێشە و کۆمەڵە گرفتمان هەیە کە لە ئاخر جارە هاوخەمیەک نییە کۆمان کاتەوانێ هەمومان دابەش بووین، هەموو چینەکان دابەش بوون، ژنەکان لە ناو خۆیانە، پیاوەکان لە ناو خۆیانە، حیزبەکان لە ناو خۆیانە باڵێن و دابەش بوون هەیە. لێرەوانێ من ئەو بیرۆکەیەم بۆ هاو کە ئەبە خەمە هاوبەشەکان کۆمان کاتەوانێ بۆ ئەوی بتوانین جارێکی تر بێنەوە سەرپێی خۆمان، چونکە ئەمڕۆ ئەم بێخەبیە وای لێکردوون مرۆڤێکی بێباکی ترسنۆکی کە تەنها بیل لە گەدەیە کاتەوە بەرهەم بێت. دەستخۆش ژن منداڵ ژینگە بۆچی ئەم سەکایەت هەڵبژاردووە؟ بەڵێ تۆ تەماشاکە ئێمە لە کەیەکەوە لە 92وانێ ئازاد بووین بە سەیری وەسعی مناڵێک بکە، سەیری پەروەردەی مناڵێک بکە. ئێمە ئەوەی کە هەبوو بەڕاستی لەو نەهامەتیانی کە بەسەر ئێمە هاتووە لە ئەنفال لە کیمە بارانی خەڵبجە تا بە شنگال و تا بە ئافرینەکە ئەمانە دەرسێک بوون، ئەکرا دەرسێک بن ئێمە ماتوانێت هەستینە سەر پێ لە سەرپی خۆمان. بۆیە بە بڕوای من تا دایکێکی هۆشیارمان نەبێ چگەر گۆشەیەکی پەروەردە نەکا کە مناڵێکی پەروەردەکراوە بێ پرسیار بکە دڵخۆش بێ بەبوونی و لە دواییشا ژینگە دۆست نەبێ ئێمە هیچ جێگا ڕێگایەکمان لە نێو ئەم سەرگۆی زەویان نامێ. مامۆستا هونەری کاریکاتێر هەندێک جار بۆتانە لێدان یاخود بۆ سوپاسکردن یاخود بۆ خزمەتکردنیان ئامانجێکە ئامانجی بەڕێستان و دەربڕینی بەڕێستان بۆ ئەم پێشانگە یاخود بۆ کارەکانی خۆت چییە؟ بەڵێ من بەڕاستی بۆی ئەم ئیشاکەم ئەمێ ڕێز و شکۆ بۆ ئینسان بچێڕێتوانێ بۆیە لێرە شاوەکو پێم وتی ئێمە پێویستمان بە ئینسانێکی هۆشیارە. ئێمە ئەگەر دایکێکی هۆشیارمان هەبێ مناڵێکی ڕووخۆش دڵخۆش پێکەوە ژیانی قوبوڵە ڕازگۆیە ناترسێ پرسیارکەرە و کەسێکی ژینگە دۆست دروست ئەبێ. بۆیە گێڕانەوەی ڕێز و شکۆ بۆ من بۆ هەموو ئیشەکانم ئەوە تەنها پەیامێکم کە لە ڕێ هەموو پێشەنگاکانمەوە ئەمانوێ بگەێنم. ئاشنابوونی بەڕێستان لەگەڵ هونەری کاریکاتێردا لە کێوەیە و بۆچی ئەم هونەرەت هەڵبژاردووە؟ بەڵێ بەڕاستی من لە یەکەمی پێشانگای خۆموانێ لە 2008وانێ خەریکی ئەم کاتێرم ئەویش تەنها یەکشتە لە بەروی کاریکاتێر بەڕاستی هەموو سنوورەکان ئەبەزێنێ هیچ قاڵبێ قوبوڵ ناکا یاری بە هێڵەکانەکە بجارێکی تر بەبینەرەکان ئەڕێ کە ئەکرێ ئێمە بە جۆرێکی تر بە باشتر بی لە ژیانێکی شایستەتر لە خۆمان بکەینەوە. بۆیە بەزاندنی سنوورەکان بە بڕوای من جوانترین شتی کاریکاتێرە و منیش ئەمێ دەستکاری قاڵب و سنوورەکان بکەم و لەودی ئەو دنیا جوانی کە شایستە بە مرۆڤ بەشدار بوون لە بنیادنانیە. مامۆستا ئەوەی جێی سەرنجە لە نێو پێشانگاکەدا و لە نێو زۆرینەی تابلۆ کاریکاتێرەکانە یەک چوارچەوەی بەتاڵی سپیتایە ئامانچت لەم چوارچەوە بەتاڵە سپیە چییە؟ بڵێ ئەلبەت من لە کۆی پێشانگاکان پێشتریش دوو پێشانگایترم کردووەکو ڕۆمانێکی کاریکاتێری قسەکە لەسەرەوەی لە یەکەم ئیشەوە کە کردومە تا ئاخرن ئیش زنجیرەیەک بیرۆکان پەیوەندیان بەیەکەوە هەیە کە هەم
ئەو بینەرەکەش تێبینی ئەم شتەکە لێرەدا من ئەو چوارچەوە سپێت تەنها ئەمێ ئەوە بڵێم کە ئەو هەر هەمان چوارچەوە ئەکرێ من بیرۆکێکی زۆر جوانی تیا بکەم ئەمێ بینەریش لەگەڵ من بەشداری بکە و گەشتە ئێوەشە یعنی ئەم خیاڵی لا دروست بێ ئەوی بیرۆکی ئەو چییە لەوێ چی بە من ئەڵێ پێم خۆشە لێوان پرسیارم لێ بکە لەبەرەوە ئەوەشم بۆ پرسیارکردن داناوە ئەوەی کە گاتوێ پرسیارێکە منیش داغڵی ناو بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە منیش داغڵی دیالۆگە بمەوە لەگەڵ بینەرەکانە بۆی دیستانەوانێ ئەو زنجیرە بیرکردنەوەی نەبچڕێنین و لە یەکەم ئیشەوە تا ئاخرن ئیش کە من وا کردومە دوایی ئامانجێکمان هەبێ و ئەوەی کە دێتە ئێرە ئەچێتە دەرەوە بە کۆمەڵە پرسیار و بە کۆمەڵی گومانەوە بڕاتە دەروانی بە بۆچوونی بەڕێستان هوەری کاریکاتێر لە ئێستادا لە چ ئاستێکدایە؟ هوەرەکە هیچ کێشەیەکی نییە بەڵام من هەموو کاتێ وتومە ئەم هوەرە تا نەبێ بە کولتور ئەو هێزەی کە هەیەی وەکو هێزی هێڵ هێزی وشەش هێزە هێڵش هێزە بەڵام کە نەبێ بە کولتور بەڕاستی ئەو هێزە هەست پێ ناکرێت ئەو کولتورە چۆنە وەختێگە تۆ کاریکاتێر ئێستا من بۆ نمرە زۆر جادێ مناو تەلەڤیزۆنەکان و کەناڵەکان ڕاگەیاندن شو ئەسڵەن کاریکاتێرێکی تیان نابینی بەڕاستی بەڵام ئەگەرم کاریکاتێرە والی هاو چۆ شوێنی ئیشکردنەوە لە خەستەخانە هەبوو لە قوتابخانە هەبوو لە بەڵێ لە شوێنی شاوڕانکردنی پاسە هەبوو باش نییە لە نێو بازارە هەبوو لەسەر شاشی تەلەڤیزۆن لە باخچەکانە هەبوو تەماشاکە بێ بە کولتور لە دوجار ئەمە جێگایەک دەرهێنێ و ئەبێ بە زمانێکی تریش بۆ میلەتێکی زیندوو کە ئەتوانێت لە مناڵێکەوە تا پیرێ ڕۆژانە پەروەردەیان بکا و ڕان بێنێ